ئەم براو خوشک و کەسبکارانەی ئێمە لە شاری بنغازین، شاری بنغازی کە ئەکەوێتە بەشێکی حکوومەتی لیبیا، بەشی ئۆپۆزیۆنەکەیەتی کە هیچ کۆنتاکتێکی لەگەڵ وڵاتی تورکیا نییە، ڕاستەوخۆ بیان نێرێتەوانێ بۆ تورکیا و دیپۆرتیان بکاتەوە. بۆیە شتەکە لەسەر ئێمە زۆر قورس کەوتێتەوە. ئەوەی کە ئێستا ئێمە داواکاریمان هەیە و پێشتریش داواکاریمان هەبووە، بەسپاسەوە جەماعەتی دەستگای لووتکە هەستاون بە داواکاریەکانی ئێمەیان گەیانوە، هەستاون کۆنتاکتیان لەگەڵ حکوومەتی عێراقی دروست کردووە، کۆنتاکتیان لەگەڵ باڵۆزی لیبیا دروست کردووە و کە ئیشاءالله لە ئامادەیان کە ئامادەکاریان بۆ بکەن بۆ گەڕانەوە. ئێمەش سپاسی هەموو لایەکەکەین کە هەستاون بەم ئیشەی کە بۆیان کردوین، بەڕاستی عەزیەتیان کێشاوە. سپاسی سەرۆکی جێگری سەرۆکی حکوومەت دەکەم کە لەسەر خەتە بەردەوام لەم کەیسەیە ئاگادارە و متابعەیەکە. بەڵام ئێمە ئەوەی کە داواکارین لە ئێسەیە، داواکارین لە هەموو بەرپرسان، داواکارین لە هەموو ئەو کەسانەی کە توانای ئەوەی هەیە بتوانێت هاوکاریەکمان بکە. ئێمە سپاسیانەکەین لەم کەیسەیە. من ئەم شەو قسەم لەگەڵا کردن، بەڕاستی ئەڵێ وەزعمان زۆر خراپە. ئێمە لە گەراجەکەین، گەراجەکە زۆر بچووکە، 57 نەفەری تایە، خواردنمان بەس ماکەرۆنیە و وەزعمان زۆر خراپە. کەش و هەوای بنغازیش لە ئێستەیە زۆر ساردا، بەرەو سارتری ژەڕوە. ئەڵێ ئەگەر فریامان نەکەون بەڕاستی وەزعمان زۆر خراپە و ناتوانین بەردەوام بین.